ساڵی دارایی لە عێراقا بۆ 2025 سێ مانگی ماوە کۆتایی پێەیە. لەوەی کە لە بنەڕەت تا خۆی بێ هەموو ساڵێک یاسای بودجەی خۆی هەبێ، بۆیە ئەگەر ساڵی داهاتوو چەند مانگ یاسای بودجە دوا بکەوێت لە دوای هەڵبژاردنەکان تا پێکهێنانی حکوومەتێکی نوێ لە عێراقا، ئەوە ئاساییە ئەم ڕێکەوتنە بەردەوام بچکە حکوومەتی عێراقی خۆشی هەرکار بەم یاسایە ئاکات لە ساڵی داهاتووە تا ئەو کاتێک کە یاسایەکی نوێی بودجە پەسەند دەکرێت. بۆیە ڕێکەوتنەکە زۆر گرنگە. لانی کەم دەستەبەری یاخود زامنی موچە خۆرانی هەرێمی کوردستانەکە بۆ ئەوەی چیتر موچە دوانەکەوێ لەمان کە تا بەردەوامیدان بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و پابندەکانی ترسی هەرێمی کوردستان تەواوی شایستەکانی هەرێمی کوردستان نەکەوێتە ئەسوی حکوومەتی فیدراڵی لە دابینکردنی بودجە و هەروەها بودجەی وەبەرهێنان و بەگەڕخستن و پترۆ دۆلار و گەشەپێدانی ناوچەی کەمە ئومێد دەکەین هەموومان لەسەر لەونێ پشکێرمی کوردستان بگاتەوە نشار و شارۆچکەکان. خۆی سەرکەوتنی ئەم ڕێکەوتنە و بەردەوامیدان بە ڕێکەوتنەکە لە جێبەجێکردنیە ئەبێتە بناغەیەکی باش، سەرەتایەکی باش بۆ ڕێکەوتنەکان لە داهاتووە، چونکە بێگومان لە یاسای بودجەی نوێ یا جایتر ساڵی 2026 بێ یاخود دواتر بێ، گرنگەوەی ئەم بەردەوامیدان بەم ڕێکەوتنی کەوا هەیە و سەرکەوتنی ڕێکەوتنەکە ئەبێتە ئەساسێک بۆ ڕێکەوتنی نوێ لەسەر ئەساسی دەرەنجامەکانی ئەمەی کە ئێستا هەیە ئەتوانرێت جارێکی تر لە دانوستانەکانە لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیە لە دەرکردنی یاسای نوێی بودجە هەموومانە بە هەند وەربگیرێ ڕەچاو بکرێت توانای بەرهەمێنانی هەرێمی کوردستان لە بەرهەمێنانی نەوت و هەناردەکردن، توانای هەرێمی کوردستان لە دابینکردنی داهاتی نانەوتی پشکی هەرێمی کوردستان بە پێی ڕێژەی دانیشتووان کۆمەڵێ بابەتی ترکێ هەیە کە لێسا ڕەنگە دەرفەت نەبێ باسی لێ بکەین، بەڵام هەموومانە بە هەند وەرەگیرێ گەر بێت و هەناردەکردنی نەوتی هەرێم بەردەوام بێ پێم وانە بابەتی داهاتە نانەوتیەکان ئاستەنگێکی گەورە دروست بکە. بە تایبەتیان پرسە هێشتا یەکلایی نەکراوەتە لە نێوان هەرێم و بەغدایە، هێشتا تێڕوانین و لێکدانەوەی جیاوازەکرێت بۆ ئەو مادە یاساییانەی کە پشکی خەزانەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێم دیاریەکە. بۆیە ئەمە ڕەنگە کاتێکی زیاتری پێویستە کە ئێمە ومێدەکەینەوە شەر لەم نزیکانەیە یەکلایی بکرێتەوە، بەڵام پێم وانە ئەمە بربەستێک دروستکە لە بەردەم پشکی هەرێم و بە تایبەتی موشەیە.